ئەمڕۆ 4 کیلۆ چوالەوە لە هەمان کاتە هەڵوژە هاتە عەلوەی سلێمانی لەلایەنێکی لە بەقەڵەکانی بەر بەلەدەکەی شاری سلێمانیەوە هەر 4 کیلۆکە کڕا دواتر خواستی هاوڵاتیان لە ئاستێکدا بوو خاوەنەکەی سەرڕای ئەوەی کە پارێکی باشی پێدا بوو توانی هەر کیلۆیەک بە 250,000 دیناری عێراق بفرۆشێ و لە هەمان کاتیشدا چوالە بە 110,000 دینار. لەم راپۆرتەدا بەدواداچوون دەکەین ئەو کەسانە کێ بوون کە ئامادە بوون 250,000 دینار بدەن بەم بەرهەمانە لە کاتێکدا بەرهەمەکان نەکوردین و نەمەوسیمی خۆشێتی لەگەڵماندا بن. ناوی ژمارەیەکی دیکەی هاوڵاتیە خۆیان لای ئەم بەقاڵە تۆمار کردووە تا ئەوەی ئەگەر هات و چەند کیلۆیەکی دیکە هەڵوژە و چوالە هاتە بازارەوە ڕاستەخۆ بۆ ئەوانی دابنێت جا نرخەکەی هەرچەند بێت. ئەم بەقاڵە ڕیسک بە کارەکەیەوە دەکات بەو پێی تاکە کاسبکارە بێسڵەمینەوە لە نرخە بەرزەکەی. بەرهەمە تورکیەکەی لە عەلوەی شاری سلێمانیەوە هێناوەتە بەر بەلەدیەکە تا ئەوەی ساغی بکاتەوە. بەڵێ پێشەشی بە خێراتنتانەکەم ئەمڕۆ یەکەم ڕۆژە هەڵوژە و چوالە هاتۆتە هەرێمی کوردستانەوە وەکو یەکەم ڕۆژیشە بەس ئێمە هەمان بووە. کیلۆیە هەڵوژە فرۆشرا بە 250,000 دینار لە ئێستاە نەماوە. کیلۆیە چوالە فرۆشرا بە 110,000 دینار ئێستا بە هەمووی کیلۆیەک ماوە. قاپێک هەڵوژە بە 20,000 دینارە کە 75 گرامە. قاپێک چوالەش بە 11,000 دینارە کە 11 دەنگی تێ و 75 گرامە. خواستێکی زۆری لەسرە و خەڵکێکی زۆر پێشەوەی بیێنین ڕقم تەلەفۆنی دانابوو کە بۆمانە و تەلەفۆنیان بۆ بکەین بەڵکو لە ماوەی 2 سەعاتان نەما و ڕقم تەلەفۆنێکی زۆریش ماوە کە بەریان نەکەوتووە. بەشێکی دیکە لە هاوڵاتیان کڕینی ئەو بەرهەمانە بەو نرخە بەرزە بە ناپێویست دەزان و دەڵێن بەشێکی زۆری ئەو کارانە بۆ خۆنواندن و چاولێکەری دەگەڕێتەوە. کەی پێویستە کەی خواردنەوە شتێکی کاکردنەوە باشتر. ئێستا خاوەنەکەی ئەڵێ هەمووی فرۆشتووە کیلۆی بە 250,000 مەعامەلەشی نەکراوە. وەڵاوە ئەو شانسیە بووە کڕوێتی وەنیە خۆ ئامادە نیە و پارەکە بشر بێ وەڵا پارەی پێ نادەم 250,000 پێ نادەم ئەگەر نیشروێ بکڕم یان چارێکە بکڕم بۆ مناڵ ئەگەر ئەوەسی لێ بێت بۆچی وە لە کاتێکە مانگی ناوەڕاستی مانگی نیسانیش ئەبێ بە تقریبا 2,000 کیلۆ. ئەو کاتە باشترێک ئەو کاتە بۆمانێ بۆ مناڵ بکنێ جەناب بۆ ئامادەی ونی پێ بێ نەوەڵە بۆچی یاخە شتێک نییە لەو زەڕوریت نییە تا بڵێ زۆر زەڕورە یان شتێک نییە زۆر پێویست بێ مرۆڤ ئیلا ئەبێ و چوالێ بخوات شتێکی زەڕور نییە بەڵێ خەڵکی ژەو توانایی بەوە چییە ئەمە شتێک نییە بڵێ نانە ئاوە زۆر زەڕورە نان نییە بڵێ خواردنێک بێت تێرتەکە مەجبوری ڕۆژانە بێ شتێکی ڕۆژانە نییە بەڵێ ئەگەر هەو بێت خۆشە یان بەس باش سعرە نازام ئەقڵ تەسەوری ناکە. وەرزی سروشتی ئەم بەرهەمانە ناوەڕاستی مانگی نیسانە لە دۆخە ئاساییەکەیدا هەر کیلۆیەک هەڵوژە و چوالە بە 2,000 دینار دەست دەکەوێت بەڵام لە ئێستادا بەهۆی دەگمەنی ئەو دوو بەرهەمە نرخیان بۆ 110 و 250,000 دینار بەرز بووتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.